ناوم محمد فتح الله دەرچووی بەشی کیمیاوی ساڵی 84 زیاتر لە 40 ساڵە لەم بواری گیایە ئیشەکەم. هێرشێکە لە دوکانە کۆنەکانی شاری سلێمانی ئەتوانم بڵێم یەکەم دوکانە یەکەم پیشەوەری کۆنە کە تا ئێستا لە سلێمانیا ما بێتەوە، وەکو پیشەوەرەکانی تر زۆر هەبوون بەڵام زۆریان لە ناوچوون، بەڵام ئێمە توانیمانە پارە بەم ئیشە بین بەردەوامی لەسەر میشە کە ئەمەژێکێکە لە دوکانە کۆنەکان تەمەنی ئەگەڕێتەوە زیاتر بۆ 100 ساڵ کە لەم بوارە کار ئەەکەین، بوارەکانی جیاجایە، بواری گیاکان، بواری ڕۆنەکان، بواری داودەرمانەکان، چەنا بواری تر هەیە، هەم چارەسەری هەم جوانکاری. پێش خوێندن تەواوکردنی جا لە مناڵۆ لە ناو میشە گەورە بووم و هەر لە مناڵۆ میشەم کردووە نزیکەی 40 ساڵ لەم دوکانەی شەکەم لە ساڵی 1970ەوە بەردەوامم لە میشە تا ئێستا. زیاتر لە عەرەبیە پێڵێن بابەتی عەتاریانی کۆکردنەوەی هەموو بابەتەکانی تر، هەموو جۆرە بابەتێکمانی هەیە، تایبەت نییە بە شتێک، بەهاراتە، زەیتەکانە، بغوردەکانە، خەنەیە، جۆری سابوونەکانە، گژوگیای کوردەواریەوە. خەڵک ڕووە کات ئێمە بۆ چارەسەر دەرمانە کڕێ لەسەر ئێمەی ڕێنمایی ئەینێ و کە چۆن بەکاری بێنێ دەرمانەکان زیانی پێ نەگەێنێ. حاج عارفێکێ بۆ لە عەتارە کۆنەکانی شاری سلێمانی کە توانێتی لە سەردەمی خۆیان خزمەتێکی زۆری ئەم شارە و کوردستان بکات، ئەوەی کە لە زانستیا بۆ پێشکەشی هاوڵاتیانی خۆی بکات لە بواری چارەسەرکردنا یا داودەرمانەکان یا گیاکان، بەڵام بە پێی چوونە پێشەوەی کاتەکان گۆڕانکاری بەسەرم دوکانە هاتووە، وەکو ساڵەکانی هەشتا نەماوە، زەیتەکان، گیاکان ژمارەیەکی زۆر ئێستا زیاتر لە جاران هەیە، لە داودەرمانەکان زیاتر لە جاران هەیە، عیلاجەکان زیایی کردووە، چارەسەرەکان زیایی کردووە. ئەین توانیمانە لێرە کۆمەڵێک عیلاج، کۆمەڵێ ئەو گژوگیانی کە زەحمەتن دەست ناکەون توانراوە لەم دوکانە کۆ بکرێتەوە، هەر بۆ مەشهور شەکاڵن سەری کوێنەمان لەم دوکانە دەست دەکەوێت. گژوگیاکانمان زیاتر ناوخۆییە، خەڵکی لە دیاتەکانەوە کۆی دەکەنەوە بۆ مادێنن، بۆ نمونە تۆی کەتان. ئەم تۆی کەتانە شتێکە لە کوردستان دەڕوێت و لە کۆنەوە ئیسپاتەی لێکراوە، دەوڵەمەنە بە مادەی ئۆمیگا-3. ژنان بۆ قژ بەکارێنن و مولەیینێکی باشیشە و زیانی نییە. جاترە کە هەنێ دەسلێمانی جاترەیە، بەڵام لە بە پێی شوێنەکان ناوەکەی گۆڕێ، یادان و هەزبێلە، ئەمە ئەکرێتە ناو نەوکەوە تاموبوونێکی خۆشایەتێ لە زستانی کوردەواری خۆمانە، گەرمایی بەلەشەیە و خۆشەیە بە نۆکاوەکە، وەکو چارەسەری سوودی هەیە بۆ توانەوەی شەوری خوێن. گژوگیاکان زۆرن، بۆ نمونە سمڵ، سەرەڕای ئەوەی کە ژنان بەکاری هێنێ بۆ بۆنخۆشی و لە مناسەبەتەکانی وەک نەورۆزە بەکاری دێنن بۆ دەرەوە بۆنی خۆشەوە ئەیکەنە ملی خۆیان بە شەوەی ملوانکە دروست کراوە بۆ دابەزینی شەکرەی خوێنی سوودی لێ وەرگیراوە و خەڵکی بەکاری هێنێ. چای ترش کە لە عێراق پێوترێ کوجەرات، میسر پێڵێ کەرکەدیە. ئەم چایە لە کوردستانی خۆمانە ئەڕوێ و ینی ئاوهەوای کوردستان لەبارە بۆ ڕواندنی ئەو چای ترشە خۆمان لە کوردەواریە پێی دەڵێن چای ترش. ژنان کایکوڵێنن ڕەنگێکی جوانی هەیە، خەنەی پێگرنەوە قژن مۆرەکە بۆ خەنە بەکارێنن، لە ڕووی چارەسەری شەو بەکار دێ بۆ دابەزینی پەستانی خوێن زەخت. خەڵکیش لەگەڵ ئاوی لیمۆ و زەنجەپیلە زۆرتر لەم ماوە بەکاری دێنن بۆ دابەزینی کێش.
لەوانەیە گیای ترمان نەبێت لە کوردستانە نەڕوویە بەڵام لە کۆنەوە کورد بەکاری هێناوە بۆ نمونە خەیار شەمەر هەچ کەس بە گوێرەی ئەو منتیقەی کە هاتوۆتە ئەم دوکانە خەڵکی چ دێ بووە وەکو پرسیار لێمان کردووە چگیایە گەیلایەوە نمونونەکەی بێنە کە هێناوێتی ئەوەی کە لە کوردستانی خۆمان بووە توانیمانە تا ئەو کاتی هەشتاکان تا بیزگایە کۆکەینەوە بەڵام ئەمڕۆ بوارەکە زیایی کردووە گیاکان زیایی کردووە ئەو لە کوردستانی خۆمانە زۆر دەوڵەمەنە گیای زۆر شاسترمانێت لەو گیاکۆنانەی کە بڵێن جاران بەکارمێنەوە ئەو بەرەوبمانەی کە زیاتر لە کوردستانی خۆمانە بریتێ لە ڕشکە کە خەڵکی گوندەکانی خۆمان زیاتر شارە زۆر پابند بوو پێوەی کەتان کونجی پەیکوڵ قەیتەران بنی ڕێواز ئەمانە هەمووی چارەسەرن جەویدارەکان کە ئەمڕۆ بە سەمغی عەرەبی ناوە برێ هەر لە کوردستانی خۆمان دەوڵەمەنە هەرێکێک لەو گیانەی کە خۆمان ڕازیانەیە جاترەیە قەزوانە گیاکان زۆر ئەمانە هەم بەروبوومی کوردستانی خۆمانە جگە لەو گیانەی کە لەگە کوردستانە نەبێت پەناوین بۆ دەرەوە لەم بەرهەمانەیە کە خۆمان ڕۆژانە دروستیەکەین زیاتر چارەسەرکردنەکان لابردنی بەردی گورچیلە ئیلتیهابەکەی ڕمڵەکەی ئەمانە دەرمانمانەیە کە تا ڕادەیەکی باش هاوڵاتیان زۆر ڕازین لێ یا دەرمانی قژنوتانەوە کە ئەمانە شتێکی ئەتوانین بڕێن لە ساسە کە ئەوەی کە ئین بە بەرامبەرەکەمان پێفرۆشین بتوانێت لە ساسە قژنوتانەوەکەی ڕاگرێت لابردنی دەرمانی بڵێن بیرۆ یا دوومەڵ یا حساسەتی پێست بە هەموو جۆرەکانی هێنانەوەی قژ بە قۆتکردنی تێکچوونی مەعیدا دروستکردنی ئاوی نەعنا کەمانە هەمووی چارەسەرە و زۆر بواری تریش کە خۆمان دروستمان کردووە ئەتوانین پێشکەشی هاوڵاتیانی بکەین. خەڵک وڵایە لەبەرەوەی مەشهورە دوکانەکە زۆر مەشهورە زیاتر بەهۆی ناوبانگیەکەی و پاکێکەکەی چۆتە دەرەوەی کوردستانی چۆتە مەسەن وڵاتانی جاری وایە پەیوەندیمان پێوەکەن بەڵام ئەوەی زیاتر ئەمڕۆ کوردستانی خۆمان شارەکانی دهۆک هەولێر بە هەموو قەزا و ناحیەکانی سلێمانی بە هەموو دەور و پشتێکەکەیەوە سەردانێکی باشمان دەکەن ئیسفادیان لە دەرمانەکانمان کردووە هەتا ئەگە دەرمان دەکەن پرسیارانەیە بتوانین ئێمە جوای پرسیارەکانیان بینەوە ئەو گیای کە بەدەستیە ناو چۆن بەکاری بێنێ ڕێنمایی لە ئێمەوە بگرێت لایەنی توبیەکەی چکە ئەم عیلاجەکان ئەکەوێتە دوو بوارە بواری چارەسەرکردن بە گیا بواری چارەسەرکردن بە توبی یعنی هەردووکیان ئەمڕۆ تەواوکەری یەکترین زۆر حاڵەدەیە بێ پەنا بۆ توبیەکە بێت ینی حاڵەتی عملیاتێت تۆ ناتوانین بە گژوگیا بکەیت بەڵام گژوگیاکان چارەسەریان هێواشە و زەرمەند نین یعنی ئەگەر کابرامەست بۆ نمونە چەوری هەیە جاتی حەبی چەوری بخوا ئەگە گەزنی خۆمان بخوات زۆر لەو بە قوترە و زەرریشی نییە. وەکو ڕۆنەکان جاران نزیکەی دوو ڕۆن سێ ڕۆنمان هەبوو ڕۆنی زەیتون و ڕۆنی گەرچەک بەڵام ئێستا زیاتر لە 100 جۆر ڕۆنمان هەیە بە زیاتریشەوە کە لە بواری تەجمیل و بۆ قژ و بۆ پێست بەکارێت ڕۆژانە خەڵک داواکاری هەیە و داوایەکان من وەکو خۆم حەزم لە ئیشەکەمە چونکە ماوەی 40 ساڵە بەردەوام تۆ لە ئیشێکە بەردەوامیش بکەیت کارێ بکەیت و بەردەوام بیت دیارە خۆشەویستی بۆی نەبێ ناتوانانی ئەو ماوە درێژە لەو ئیشە بەردەوام بیت. هەر لە کۆنەوە شاری سلێمانی حەکیمی تیا بووە هەم دوکانیش هەر لەسەر بنەمای حەکیمەکان دروست بووە کە وەختی خۆی حاجی عارف ئەوەی کە توانیوەتی لە باوکیەوە بۆی ماوەتە ئەوش لە باوکیەوە بۆی ماوەتەوە تا وردەوردە پشتا و پشت هاتۆتە سەر ئەم کاتەی کە ئێستا هەر بەردەوامە ئەویش چارەسەرەکانی کاتی خۆی بریتی بوون لە بڵێن لە ڕشانەوە و لە سکچوون و لە گرانە تا و لە چەند نەخۆشیی ئەو کاتە کە هەبووە توانراوە چارەسەر بکرێت بەڵام ئێستا بوارەکە زیاتر بۆ چارەسەرەکان زیاترە بوارەکان کراوەترە هەو لە بواری گیایی هەر لە بواری ڕۆنەکان هەر لە بواری داودەرمانەکان هەرچەند بۆ خوارد بەکارێن بەڵام زۆر حاڵەت ئەچێتە بواری چارەسەرکردنی نەخۆشیەکانیش.